نازانین پێ بکەنین بۆ گرتنی کاگادەم بگرین یعنی شتەکەت زۆر عجیبە زۆر یعنی لەکوێی دنیا هەیە با خۆ پارتی یەکێک لە شیعرە گەورەکانی بەرزکردنەوەی ئەوەیە کابێ یاسا سەروەر بێ با خۆیان لە یاساناسەکانی خۆیان بپرسن ئایا پەرلەمانتارێک لەگەڵ یەکێک لە سایاقەکانی پێشووی یاخود پاسەوانەکانی پێشووی کە ئێستا هیچ یەکێک لەم ناونیشانانەشی نییە بڕۆن لە ڕۆژی خۆپشاندانە پەرلەمانتارەکە خۆی کە ئێستش پەرلەمانتارە بە مۆبایلەکەی دەستی ئەوها تەسویری شەقامێک جادێک بکە ئایا ئەمە چ یاساییەکی تێدایە چ کاریگەریەکی هەیە لەسەر تێکدانی باری ئاسایش و ئەمنی قەومی شاری هەولێر کە من دڵنیام ئەو بەڕێزە ئەو کاکە ئادەمە هەولێری لە کاک عەلی حەمەساڵحی خۆشتر دەوێت لە ئێمەشی خۆشتر دەوێت لە ڕەوتی هەڵوێستیشی خۆشتر دەوێت ئەمە لەلایەکی تر چ یاسایەک بە حەزمان لێ بیزانی نەگەر یاسانە وەکو ئیبداعەکانی تریانە لە پاشەکەوتی موسە و گونجاند و لێبڕینەوە شتانە یاسایەکی تریانە داهێنا بێت پێمان بڵێن ئایا چه یاسایەک هەیە کە کەسێک سایق بێت سایقی پەرلەمانتارێک باشە بچێت پەرلەمانتارەکە تەسویر بکات دەبێت سایقەکە بگیرێ و ئەمە هەوڵی تێکدانی باری ئاسایشی هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێری داوە هەنی باوی یاسایە پێمان بڵێن زان لە شوێنێکی پەرلەمانە ئەو یاسایە لە یەکێک لە قانونەکانە لە دەستورەکانە جێ بۆ کراوەتەوە ینی با منەوە پرسیارە لە خودی کاک مەسرور خۆی بکەم ئەگەر یاسایەک هەیە بۆ گرتنی کەسێک با بگیرێت کە گیرا یاسایەک هەیە بۆی کە تۆ پێش ئەوەی محاکەمەی بکەی بڵاوی بکەیتەوە یاسایەک هەیە بێنیتە سەر تەلەڤیزۆن وەکو بۆ چەند کەسی تریشتان کردووە ینی بەداخەوەشتی ترتان کردو دوای لێ پەشیمان بوونەتەوە و بەریشتان داوە ئێم کوڕیسی نەکردەوە وڵی کاکە ئەبێ بە زووترین کات بەری بدەن هەر جوانیە بۆ سمعی هەرێمی کوردستان جوان نییە آخر بەڕاستێکە یعنی تەسویرەکەش کە کراوە دوایی لە شوێنێکی تروەرگیراوە بە ناوی سابری نیوز بڵاوە کرێتەوە و دەوترێت وەڵام ئەم کوڕە کردوێتی با بەو کوڕە وەڵی من قوتابی خۆم بووە زۆر شارەزایی لە بابەتی ئەنتەرنێت و سۆشیال میدیاژ نییە